لا دوا کوبنەوەی ئەنجومەنی وەزیران تاکید لەسەر چەند خاڵێک کرا یەکێک لەوانە یەک ریزی بوو پاراستنی کریزی گەلی کوردستان دوای ئەو ڕووداوانەی کە ڕوویدا و بە تێکرای دەنگ هەمومان موافق بوون لەسەرەوەی کە ئەو یەک ریزیە پێویستە بۆ ئێمە و ئەبێ بیپارێزین وەکو گەلی کوردستان. خاڵێکی تر ئەوە بوو کە بریادرا دانوستاندن لەگەڵ حکوومەتی بەغدا بکرێ لەسەر ئەساسی دەستور کە هەیەتی و لە ناو ئەنجومەنی وەزیران لجنەیەکی بسپۆر پێکێنرا لە بەشی یاسا و خەڵکی شارەزا و تایبەتمەند بۆ دیراسەکردنی هەموو ئەو مەلەفانەی کە هەیە هەموو ئەو کێشیانەی کە لەگەڵ بەغدا هەیە و ئامادەکردنی ئەو مەلەفانە بۆ بەردەستی ئەو شاندە بەڕێزەی کە بەم نزیکانە لەگەڵ شاندی بەغدا دانیشن بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان کێشە هەڵبژراوەکانی هەرێمی کوردستان و بەغدا.